من ناوم أياد حسين قادرة دانشتو شاري هوليرم والله أو كار لباو باپیرانە و لما ماوەتەوە لە مدەدەکی زۆردا يعني تقريبا سەرەوەی 30 ساڵە کارمان ئیشمان شیش و چیمەنتۆ و BRC و لە موادی بیناسازی کار دەکەین. وڵای لە چاو شارەکانی عراقی هەرێمی کوردستان لە بوارێکی زۆر یعنی لە پێشترە لە خواردن و بۆ ئەوانە یعنی هەولێر و سلێمانی و دهۆک پێشکەوتنەکی تەواوی بەخۆیەوە یعنی بینیوە لە بواری بیناسازی ڕێگاوبان دروستکردنی ئەوجە زۆربەی پرۆژەکانی تر یعنی زۆر باشی بەخۆیە بینیوە. هەر ئیشێک لە هەرێمی کوردستان بکرێ حتمما خەڵکی کورد ئیسیفادەی تێدا زیاتر دەکا زۆر باشە ینی بۆ ئێمە هەرێمی کوردستان وا بەرەبەرە یعنی پێش دەکەوێ سەرکەوتنیەکی گەورەیە بۆ کوردیش. کارخانەمان زۆرە لە هەولێر یعنی تقریبا لە هەولێر 4-5 کارخانەمان هەیە لە سلێمانی هەمانە یعنی پێشکەوتنەکی باشی بەخۆیەوە یعنی بینیوە بە تەواوی چکە پێشتر شیشی تورکی دەهات شیشی ئێرانی دەهات ئێستا ئەوە تەئسیرێکی زۆری هەیە کە ئەو معمەلانەی ناوە خۆمان ئیشی زیاتر دەکەن و ناهێلیتن شیشی ئێرانی و شیشی تورکی بێتە. بەخوای حەسەب مەشروع هەیە قیاساتی برین لە 32 ملیمی یعنی دەیە خوارێ 25 ملیم 20 ملیم ئەو ئیمارە زەخمەکانی کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت وەکو یعنی ڕێگاوبان و دسر و شتەکان ئەوانە قیاساتی ئەستوری پێویستە 32 ملیم و 25 ملیم و 22 ملیم و 18 ملیم و ئەوانە ئەوەی خەڵکی ئاسایش کە خانوویەکی یعنی خانوویەک بۆ خۆی دروست دەکا ئەوە 10 ملیم و 12 ملیم و 16 ملیمی پێویستە. شیش وەکو شیش لە 8 ملیم دەست پێ دەکا هەتا 32 ملیم ئەوجە 8 ملیم 10 ملیم 12 14 16 18 20 هەتا 32 ملیمی 32 ملیم لە بۆ ئەو ئیمارانە بەکاردێ کە لە ئێستا یعنی وەکو یعنی ئیمارەیەک سەرەوەی 15 تابق و 20 تابق بێ یعنی هەتا ئەساسەکەی کۆنکریتێکی تەواو بێ مەزبوط بێ ئەوە لەبەر بوومەلەرزە و ئەوانە هیچ کێشەیەکی بۆ ئیمارەکە دروست نەبوو. بەخوای وەکو کوالێتی معمەلەکانی ناوەخۆشمان معمەلی زۆر باشن هەموو کوالێتیان بەرزە هەمووی معمەلەکان دەیفرۆشن هیچ کێشەیەکی نییە بەس بڵێ معمەلی خراپیش بەڵێ هەیە لە ئێرانی شەیە و لە تورکیا شەیە و لە هەرێمی کوردستانیش هەندێک معمەلمان هەیە کوالێتیان نزمە بەس هەندێک معمەلیشمان هەیە کوالێتیان زۆر بەرزە. يعني حکومت ئەگەر لە پشت بزنسمانەکان نەبێ ئەوە بزنسمانەکان هیچیان پێ ناکرێت. ئێمە وەکو تاجیر ئەگە حکومت لە پشتمان نەبێ و هاری کارمان نەبێ ئێمە ناتوانین تیجارەتی خۆمان بە ئاسانی بکەین خاستن لە عراق لە یعنی ڕێگاوبان ئێستا کە بڵێن تۆ موادێک بۆ بەغدا بنێری لە سەیتەرەکان مشکلێت نەبێ ئاسانکاری بکرێ يعني هەماهەنگ بن هەمووی لەگەڵ حکومەتی یعنی عراق هەماهەنگ بن ئاسانکاری بۆ تاجیرەکان بکرێ خۆشە ئێمەش لە ئیشکردن مرتاعبین یعنی ئەوە زۆر دەوری هەیە. بەخوا ئەگە کورد چەند یەکگرتوو بێ ئەوەندە ئەمە ئیشمان لێرە باشتر دەبی وەکو هاوڵاتی وەکو تاجیر وەکو خەڵک ئیشمان باشتر دەبی و ئیشمان باشتر یعنی بەرەو پێش دەچی چەند یەکگر بین وەکو کورد ئەوەندا ئیش و کارەکانمان مەزبووتتر دەبێت. هاوڵاتی هەرێمی کوردستان چەند بچێتە سەر سندوقی دەنگدان ئێمە پێگەمان زیاتر دەبێت لە ناو پەرلەمانی عراق حتمما ئەو ئیشەش تەئسیری دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئێمە هەر ئەندام پەرلەمانێکمان لە پەرلەمانی عراق زیاتر بێ زیاتر یعنی دەسەڵاتمان دەبێ قسەمان دەبێ
لە بۆ بەرژەوەندی هەرێ. هاوڵاتی هەرێمی کوردستان پێویستە ناڕەعەتیەکانی خۆی وەلانێ تووڕەبوونەکەی لە شوێنێکدا بنێ بچێت ئەوە شتێکی گشتیە بۆ تەواوی عێراقا. ئێمەش وەکو هەرێمی کوردستان پارچەیەکین لە عێراق کە بە ناچاری ئەوە کە بووینە پارچەیەک لە عێراق لازمە هەموو کوردێک بچێت دەنگ بدە. ناوم سۆران عەزیز ڕەسوورە، پیشەم دارفرۆشە، لە باوەمەوە لۆم مایتەوە. باوکم لە ساڵی 1970 دارفرۆش بووە. ئێستاش پیشەم هەر دارفرۆشە و لە 2007ەوە هاتی نێرکانە و گەراج و ئیشمایشی دارفرۆشتن. داری دیکۆرات وەکو ئەوەیە ئەو دارە هیچ کرایتەوە خاوێن کرایتەوە ئەوە نەبیلۆ دیکۆراتی نابێ. خەڵکەکە زۆر ئێستاکە زۆر ئیحتیمام بە دیکۆراتی دەدا و وەکو دیکۆراتی وەکو مەزرعە وەکو خانی وەکو کەپر و وەکو ساونا وەکو دیکۆراتی ماڵ زیاتر خەڵک ئیحتیمام بە دیکۆراتی ماڵ و خانی و کەپر و زۆر ئیحتیمام بە دارەکەی دەداری دیکۆرات. دیکۆرات نەوعیەتی زۆرە، زۆری بەداری دروست دەکرێت وەکو دار تەختەیە وەکو مشەبەکە وەکو لامبێریە وەکو ئەوانەیە. لە دوکانی من نەوعیەتی زۆرە وەکو داری ساونا وەکو مشەبەک عەسیری پێ دەڵێن لە کنەما وەکو داری لامبێری وەکو داری دیکۆرات. مشەبەکە زیاتر لۆ کەپری مشەبەک زیاتر لۆ کەپری بەکاردێنن و زیاتر لۆ مەسەن وازیهەی کەپر و دیکۆراتی ئەوەیە مشەبەش بەکاردێن. ئەگە کەسێک بێ ساونای دروست بکە مواسەفاتەکەی دارەکە دەبی تەواو هیچکرابیتەوە و زیاتر داری هیچکراوە دەبی لۆ ساونای. داری یان سنۆبەرە یان زۆری سنۆبەرە. زۆری دارەکە داری سنۆبەرەی لامبێری وشتە. طبعاً داری کە هیچ کرابی تۆ قەت خوار نابێ ئەوەی کە خوار دەبی تەڕە نابی لۆ ساونای دەبی 1990 هیچ کرابی تۆ ئەوجە دەبێت لۆ ساونا. ئەو دارانێک کە ئەمن لۆم دێ لە دەوروی وڵات دێ زۆری لە ڕۆمانیا. لازمە حکوومەت دەرفەت بە لۆ گەنجان بتوانی هەلی کار بتوانی وەکو دەروی وڵات معاملی دابنێن گەنج و لاوان زیاتر احتیمام پێ بێت بتوانی ئەو معاملاتانە ئیش پێ بکە. لازمە هەموو کەسێک بچیت بۆ دەنگدان بەبی بتوانی کورد پێگەی خۆی بکاتەوە لە عێراق بە تایبەتی لە بەغدا. بەڕاستی هەموو کوردێک هەموو تاکەچ کورد بتوانی بچی دەنگ بدە لەبەرەوەی پێگەی خۆمان بکەینەوە لە بەغدایە شتەی زۆر چاکە و زۆر باشە. پێگەیمە چەندی زیاتر ئەمە دەنگمان هەبی و یەک بگرین لە بەغدا هەموو شتێکمان پێ دەکرێت. دەنگدان ئەمە لۆ بەغدا پەیوەندی بە عزبوونیە پەیوەندی بە پێگەی کوردوەیە دەبی ئەمە هەر تاکەچ کورد بتوانی دەنگ بدا باشتر لەوەی دەنگ نەدا بتوانی سەرکەوین بتوانی پێگەی خۆمان بکەینەوە لە بەغدا بتوانین وەکو هاوڵاتێکی کورد هەر گەنجەک هەر لاوەک هەر پیرەک توانای دەنگدان هەیە چ دەنگ بدا باشتر لەوەی دەنگ نەدا. چەند دەنگمان زیاتر بی ئەوەندە زیاتر سوودی دەبی لە ناوچە دابڕاوەکان.